قسە و باسەکەم لەسەر یەکێک لەو فستیڤال و چالاکیانی کە بێگومان ماوەی 25 ساڵە بە بەردەوامی خزمەت بە نووسەران و ئەدیبانەکات ئەویش بێگومان فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژە کە ساڵانە دەرفەتە بۆ چەندین نووسەر و چەندین کەڵا نووسەری نێو ئەدەبیات بە شێوەیەکی گشتی کە بتوان لە نێو فستیڤالەکە هەم کۆبوونەوەیەکی ئەدەبیە و هەم بتوانن گفتوگۆی ئەدەبی زیاتر بکرێت و هەم بتوانێت دەرفەتیش بێ بۆ بەشێک لە نووسەرە تازە پێگەیشتوەکان و نوێەکان کە بتوانن بەرهەمەکانی خۆیان لە نێو بۆ بڵین فستیڤال و چالاکێکی لەو شێوەیە بێگومان نمایش بکەن لە ئێستا ئامادەکاریەکرێت بۆ 25مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ کە ئەم ساڵ یوبیلی زیوینە بێگومان و چەندین دەقیش تاوەکو ێستا نێراون و بێگومان کێبڕکێکی زۆر جوان و تایبەتی ئەدەبیشتایە دروستە بێت گفتوگۆکەم لەسەر تەواوی فستیڤالەکە بە میوانداری زۆر بەڕێز تەڵات تاهیر کە بەڕێزیان جێگری سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژن و هەروەها نووسەریشن کاک تەڵات سلااو لێبێم کاتت باش بێ زۆر بەخێر بێ ئەم ساڵ ئامادەکاریەکان تاوەکو ئێستا گەیشتوونەتەکەوێنی کا بزانین بێگومان چەندین نووسەری گەنج دەرفەتیان ئەبێت بۆی کە بتوانن لە نێو فستیڤاڵی گەلاوێژە بەرهەمەکانیان بنێرن و بتوان کەوڕکێش بکەن ڕاستە زۆر سپاس بۆم دەرفەتە خات و دەروون ڕاستی ئامادەکاریەکان بەردەوامن ئێمە تا ئەم لەحزەیە لە ماوەی وەرگرتنی بابەتین کە یەکی سێ کۆتایی دی یەکی ماجی داهاتوو کە ڕەنگە دە ڕۆژێک 5 ڕۆژیشیش دەرفەت بدرێتەوە یان زیاد بکرێ هەتا ئێستا بابەتی باشمان بۆ هاتوون ڕێژەی ئەو بابەتانەی بۆمان هاتوون لە شێر و چیرۆک و لێکۆڵینەوە ڕێژەیەکی باشن بەرچاون وەک جەنابەت گوتت ئەم فێستیڤالە بووتە چەند تەوەرێک یەکێک لە تەوەران تەوەری پێشبڕچەی شێر و چیرۆک و لێکۆڵینەوەیە کە زیاترە سەکۆیەکە منبەرێکە بۆ دنیابینی تازە بۆ ئەوانەی بێمینبەرن بۆ ئەوانەی بێسەکۆن بۆ ئەو گەنجانەی بەهرەدارن و دەیانەوێ با بڵێن بەهرەی خۆیان توانای خۆیان نمایش بکەن و پێشکەش بکەن باشەکە ساڵات لێرە بەمەی پرسیاری ئەو بکەم مەرجەکان چین بۆ ئەوەی کە گەنجێک با بڵێن بەرهەمێکی هێلوانێ شعرێک بێت جەقێک بێت بەڵام بێوێت لە نێو فستیڤالەکە بەشداری پێ بکات ئەو مەرجانە چین کە ئێوە داتان ناوە بۆ ئەم ساڵ بەڕێوەچوونی فستیڤالەکە مەرجەکان زۆر سادن یەکەم مەرج ئەوە یەکەم تێکستە پێشتر بڵاو نەکرابێتەوە نە لە سۆسیال میدیا و نە لە با بڵێن گۆڤار و ڕۆژنامە ئەوەیە کە شعر لە 4 لاپەڕە زیاتر نەبی چیرۆک لە 2006 زیاتر نەبێ لێکۆڵینەوە لە 6006 زیاتر نەبێ یعنی بۆی هەیە کەمتر بێ بەڵام زیاتر نەبێ ئەم سێمەرجەیە زۆر ئاسانە دەرگا کراوەیە بۆ هەموو بەهرەیەک دواتر لێژنەی تایبەت هەیە باڵسەنگاندن ئەوان دەزانن بە پێی دنیابینی و با بڵێن ئاستی خۆیان ئاستی ئەم شەر و چیرۆک و لێکۆڵینانە هەڵدەبژێرن کە پێیان وایە شایستەیە بە بەشداریکردن لە گەلاوێژ ئەم بەشداریکردنە نە شار دەناسێ نە ئایدۆلۆژیا دەناسێ تەنانەت شێوەزاریش نەناسێ ویستم پرسیاری ئەوە بکەم ئایا تەنها کوردستانی گەورە یاخۆ بڵێنە تەنها باشوور ئەتوانن یاخۆ کوردستانی گەورە و تەنانەت گەنجانی کورد کە لە تاراو گەشەن وەکو تواماژەت بکرد دەرفەتیان نەبووە تاوەکو ئێستا بەرهەمەکانیان بڵاو بکەن و ئەوانیش دەتوانن بەشدار بن و بەرهەمەکانیان بنێرن بێگومان لە هەموو سوچێشی ئەم دنیاە ئەوەی بە زمانی کوردی دەنووسێ تەنانەت عەرەبێکیش بێ فێرە کوردی بوو بێ فارسێکیش بێ فێرە کوردی بوو بێ بۆی هەیە ئێمە مامەڵە لەگەڵ تێکستا دەکەین مامەڵە لەگەڵ شوێنە ناکەین لەگەڵ ئایدۆلۆژیان ناکەین لەگەڵ دنیابینیان ناکەین ئێمە شەرمان بۆ دێ کۆمۆنیست نووسویەتی شەرمان بۆ دێ گەنجێکی موسڵمان نووسویەتی شەرمان بۆ دێ بە شێوەزاری هەولێری نووسراوە شەرمان بۆ دێ بە شێوەزاری هەورامی نووسراوە خۆشی فێستیڤال یان خۆشی ئەم جۆرە سەکۆیانە ئەوەیە کە ئەوەی ئەدەبی خۆش دەوێ و ئەوەی حەزی بە ئەدەبیاتە دەرگای بۆ کراوەیە بگومان بۆ پێی کە فستیڤالەکە نێودەوڵەتیە بێت چەندین میوان لە جەرەوە بانگێشتەکرن ئەمانە چ کاریگەریەکان ئەبێت نەک تەنها بۆ فستیڤالی گەلاوێژ پێم خۆشە بزانم بانگێشتکردنی میوانانی جەرەوە ئەو بڵێن بیر و ڕاجیاوازانە ئەو نووسەرە جیاوازانە ئەو کەسایەتی ئەدەبیە جیاوازانە چ کاریگەریکانە بێ هەر لەسەر فستیڤالی ئەدەبی بە شێوەیەکی گشتی مەسلەی گۆڕینەوەی کولتوری یان دیالۆجی کولتوری
دەپەڕێتەوە بۆ دیالۆژنەتەوەی دەپەڕێتەوە بۆ ئەوەی مەسلەن سلێمانی کە پایتەختی ڕۆشنبیریە دەبێت بە حەق پایتەختی ڕۆشنبیری بێ واتە کۆکەرەوەی شێوەزار و کۆکەرەوەی نەتەوە و کۆکەرەوەی ئایدیای جیاواز و ئەو میوانانەی کە دێن مەسلەن عەرەبە فارس دەناسێ فارسا کورد دەناسێ مەسلەن گەنجێکە تێکەڵاو بە ئەدەبیاتی ڕۆژهەڵاتە بێ ڕۆژهەڵاتەکان تێکەڵاو بە بادینیەکان دەبن ئێمە ساڵانە بەڕاستی ینی دیمەنێکی ئێزگار جوانە بۆ ئێمە کە ئێمە سوڕەنەران و ئامادەکەرانی ئەم فێستیڤاڵین ینی دەیبینین لە ژوورێکە بادینیەک و هەورامیەک و مەریوانیەک بێکەوەن وەکە شعر دەخوێنەوە هەورامیەکە دادەبەزێ و هەولێریەکە دەچێتە سەرسەکۆ بادینیەکە دادەبەزێ و قەڵازەیەکە دەچێتە سەرسەکۆ کۆکردنەوەی ئەم بیانیانە بۆ ئەم گەنجانش یعنی لە هەمان کاتدا تێگەیاندنی دۆزی کوردیە دۆزی سەقافی کوردیە وە سوودوەرگرتنە لە ئەزمموی گەورەی ئەو میلەتانە خۆ دەزانی میلەتانی فارس و عەرەب مێژووی ئێزگار و درێژیان هەیە لە بواری کولتوری لە بواری فەرهەنگی هاتنە سلێمانیان و هاتنە کوردستانیان بۆ ئێمە گرنگە هەم دیدگای ئەدەبی ئێمە دەناسن هەم ئەدیبانە یەکتر دەناسن میوانەکان چۆن هەڵبژێراون کاکتەڵات ئەو بەلێژنا ئێستا مەسەلەن لێژنەی میوانی فارسیمان هەیە مەسەلەن فارسیی تێدایە کوردیی ڕۆژهەڵاتی تایە کوردیی خۆمانی تایە لە سلێمانی مەسەلەن لێژنەی میوانانی عەرەبمان هەیە مەسەلەن ئەمانەی کە کۆنتاکتیان لەگەڵ عەرەبەکان هەیەن ئەدەبی باش و قەڵەمی باشتر ناس هەمووی بە لێژنە دەکری ئێستا لێژنەیەکمان هەیە بۆ میوانە فارسەکان لێژنەمان هەیە بۆ میوانەکانی هەولێر لێژنەیەکمان هەیە بۆ میوانەکانی کەرکووک بۆ هەڵبژاردننی ئەو کەسانەی کە ئێمە پێمان وایە شتێک دەدەن بەم فێستیڤاڵە یان زەخمێک یان باڵین دەوڵەمەندیەک دەدەن بەم بێکەوە بوونە بەم ئاشتەواییە خۆ دەزانی ناوچی شاری سلێمانی ناوکە کولتوری فەرهەنگیەکەیە ینی سلێمانی بەجیا لە هەموو شارەکانی تری کوردستان هەمیشە ناوچێکی فەرهەنگی و کولتوری گەورە و قورساییەکی گەورەی هەبووە تەرخانکردنی ئەم فێستیڤاڵە وە کۆکردنەوەی ئەو هەموو میلەت و نەتەوە و ئەو هەموو شێوەزارانە لە فێستیڤاڵێکی ئەدەبی کە بە هیچ شێوەیەک با بڵێن ئاوەڕ لە شارچێتی و لە نەتەوەچێتی و لە ئایدۆلۆژی چێتی و لە کۆکردنەوەی دنیابینی جیاوازە و پێم وایە ئەم فێستیڤاڵە کە ئەم ساڵ بە تایبەتی ینی ویستمانە تایبەت بێ لە بەری یوبیلی زیوینە 25 ساڵە بەبێ دابڕان میوانەکانمان هەیە چەندین نووسەر هەیە ئێستا گەنجە ئێستا بووتە قڵەمی زۆر باش کە یەکەم فرسەتی لە فێستیڤاڵ وەرگرتووە خاتو دەرن زۆر جاران گەنجێک کە لە چۆمان دەژی گەنجێک لە خورماڵ دەژی گەنجێک لە ئاکرێ دەژی زۆر زەحمەتە لە شارێکی وەکو سلێمانی 500 کەس 600 کەسی بۆ کۆبێتەوە و شێعر بخوێنێتەوە یان لێکۆڵینەوەیەک پێشکەشکە ئێمە لە فێستیڤاڵی گەلاوێش ئەم سەکۆ و منبەرە بۆ ئەم گەنجە دابینەکەین لە ڕووی ڕیکلامیەوە لە ڕووی ئیعلامیەوە لە ڕووی تەواجدەوە کە گوێی لێبژیری و دنیابینی خۆی پێشکەشکە بێگومان فستیڤالێکی لەم شێوەیە چەندین کەسایەتی زۆر دیاری هەم نووسەر و خۆت ئاماژەت بەکرد کورد عەرەب باڵی فارس تورک لەوانەیە ئەمانە هەموو لەوێ بن و دەرفەتیشە بۆ گەنجێک تا چەند ئەو کێبڕکێ جوانش گرنگە بۆ نووسینەکان بۆ قەڵەمەکان بۆ ئەوەی کە گەنجێک بزانێت کە بۆ نمونە کە بێتە خاوەنی خەڵاتی یەکەم ئەمە گرنگە بۆ ئەو دواتر لە دوای فستیڤالەکەەوە چەندی لەوانەیە نووسەر و کەڵە نووسەری وەکو بەڕێستان دەستگیرۆیی ئەم گەنجانە بکەنەوە بتوانن قەڵەمێکی جوانتر بن لە دوای ئێوە بۆ نێو ئەدەبیاتی کوردی ڕاستە خۆی مەسلەی وەرگرتنی خڵاتکردنەوەی دەرگایە بۆ دواتریش کێبڕکێشەکەی یعنی ئەو ململانی شەریف و جوانەی لە بینی گەنجەکاندا هەیە ئەوانەی کە لای ئێمە هەمووی براون یعنی ئەوەی بەشداری بکە براوەیە سەرکەوتنی ئەم فێستیڤاڵە بۆ کورد براوەیە بۆ پایتەختی ڕۆشنبیری براوەیە بۆ ئەدیب و نووسەران براوە لای ئێمە دووەڕاو نییە بەڵام دەبینین کە بەڵام هەمیشە باشتر و باشترین هەیە وەنیە کاکتەڵات بەپێ ئەو لێژنانە سەری کە خاوەن ماڵ
ناتوانێت بە میوانێک بڵێ تۆ خۆشەویستی لەو هەموو میوانەکانی خاوەن ماڵ خۆشەویستن و هەمویان دەبێت ڕێزیان بگیرێ بەڵام ئەو لێژنانی هەڵسەنگاندن کە دەبێت دەرەوەی بنکەی گەلاوێژ بن ئێمە هینێکمان هەیە یاسایەکمان هەیە یاسایەکی ڕانەگەیەنراوە کە ئێمە لە بنکەی گەلاوێژ بە هیچ شێوەیەک نابێت ئەندامی لێژ نەبین چونکە خاوەن ماڵ نابێت تەڕەفگیر بێت لە بینی میوانەکانی هەمیشە لێژنەکانی هەڵسەنگاندنی شعر و چیرۆک و لێگۆڵینەوە لە دەرەوەی بنکەی گەلاوێژ بوونە لەبەر ئەتیباراتی سربەخۆیی بێلایەنی و هەروەها ئەم لێژنانە یەکتریش ناناسن یعنی ئاخر ڕۆژ وەکو خەڵک دەزانن چێ لەگەڵێتی و چێ لەگەڵی نییە بۆ هەموو لێژنەیەک سێ کەسەیە بە بێ ئەوە یەکتر بناسن و ئەو بابەتانەی کە دەچێتە لە ناوی لەسەر نییە ناو نیشانی لەسەر نییە و تانە نازانی نێرە مێە ینی ئەم لێژنەیە هیچ نازانێت هەرێکە و دەرەجەی خۆیدا ئێمە لە بنکە دواتر هەر سێ دەرەجە کۆ دەکەینەوە و بەبێ ئەوەی ئەو ئەندامی لێژنانە بێکەوە دانیشتنیان بێکەوە کارکرد بۆ شۆگەرکردنی ئەم حیادەت و بێلایەنی کە بنکەی گەلاوێژ پێناسراوەتەوە باشە. لە ئێستا پلانەکان ئاشکراکەن هی تەواوی ڕۆژەکانی فستیڤالەکە یاخود جارێکاری لەسەر نەکراوە کارمان لەسەر کردووە با بڵێن تەوەرمان دەبێت تەوەرمان دەبێت لەبارەی شانۆ لەبارەی مۆسیقا لەبارەی جێندەر هەموو ئەو پرسە هەنووکەیانەی کە ئێمە پێمان گرنگە یعنی وێڕای پێشبڕچەکانی شعر و چیرۆک و لێکۆڵینەوە لە دەروی ئەم پێشبڕچیانش چەندین تەوەرمان دەبێت کە فارسەکان قسەی تیا دەکەن کوردەکان قسەی تیا دەکەن بە تایبەتی لەسەر سیاسەتی کولتوری و کولتوری سیاسی یعنی ئەم دوو بارە تاوتوێ دەکەن ئیتر فرسەت دەدرێت بە گروپی عەرەب فرسەت دەدرێت بە گروپی فارس فرسەت دەدرێت بە تورکەکان بەوانەی کە لە ئەوروپاوە دێن ئیتر دەمانوێت ئەم مۆزاییکە ڕۆشنبیریە کولتوریە بپارێزین بە تایبەتی ئەم ساڵیش دەستکراوەترین لەبەرەوەی یوبیلی زیوینەوە دەمانەوێت زەخم بێ دەستکراوەترین لە داوەتکردنی میوان دەستکراوەترین لەوەی کە نووسری زۆرتری کوردی بەشداری بکەنەوە نەتەنانەت ڕۆژەکانیشی تەسەوەر دەکەم یەک دوو ڕۆژی لە ساڵانی ڕابردوو زیاتر بێ لەبەرەوەی لە یوبیلی زیویندا بەڕاستی دەمانەوێت شتێکی ئاگاتان لە ڕێکاری تەندروستیەکان بێکات دەڵات بەڵێ بێگومان ئەوە زۆر گرنگە ئەمێ پرسیاری ئەو بکەم گفتوگوی کراوە تا چەند گرنگە لە نێو فستیڤالە ئەدەبیەکانە بە شێوەیەکی گشتی خۆ فستیڤالەکان بە شێوەیەکی گشتی تا چەند گرنگە گفتوگوی ئەدەبی لە نێوان گەنجانی قەڵەمی نوێ و هەروەها کەڵە نووسەران و کەسایەتی ئەدیبەکان و تەنها بڵێن هونەرمەندان لەبەروی زۆرینەی شاعیرانیش کۆنتاکتێکی باشیان لەگەڵ هونەرمەندان و گۆرانی بێژان لەگەڵ ئەم بابەتانە کۆکردنەوەی ئەم بابەتانە و هەروە گفتوگۆ کراوەکان بۆ باشترکردنی قەڵەمەکان لە نێو ئەدەبیاتی کوردی ئەمە تا چەند گرنگە و تا چەند لە پلانی ئێوایە بۆ فستیڤالە بێگومان لە پلانی ئێمەدایە ئەم دیالۆگە ئەم بەیەکەوە بوونە ئەم ئاشتەواییە یان با بڵێن ئەم ئامانجیریە یعنی ئەدەب و هونەر و توێژینەوە و لێکۆڵینەوە و مداخەلەکان و هەموو بۆ مەبەستە بڕوا بۆ ئەمانجە بڕوا کە ئێمە خزمەتی دۆزی سەقافی بکەین خزمەتی دۆزی کوردی بکەین خزمەتی زمان بکەین خزمەتی فەرهەنگ بکەین ئەم دیالۆگانە بێگومان بەردەوام دەبن ئەوانەی کە لە فستیڤال دەژین ئەو 4-5 ڕۆژە دەزانن نەک لە ناو لەسەر سەکۆکان و لەسەر مێنبەر و لەسەر پانێڵەکان مناقەشە هەیە زۆرتر لە دوای فستیڤالیش بەیانەکەی و ئێوارەکەی و شەوەکەی و ئەمە گروپی دوو سێسێ و ئەم مۆزایەکەی کە فارسێک لەگەڵ عەرەبێکە مناقەشەیەتی کوردێک لەگەڵ فارسیەکە گلەییەکە ئەم مۆزاییکە زۆر گرنگە و کۆکردنەوەی ئەمانەش لە فستیڤالێک کە لە فستیڤالش نێودەوڵەتیەکە تاکە فستیڤالە لە ماوەی 25 ساڵی ڕابێتی بەردەوام بی و بەرەو پاشش نەگەڕێتەوە هەر تۆمۆخی بەرەو پێشەوە باسێک لەم گۆڤارە بکەین کاک چەڵات گەلاوێژی نوێ بەگومانێکێکە لەو گۆڤارە ئەدەبیانی کە دەرفەتی زۆر باشە بۆ نووسەران ئەمە لە ئێستاە پلانەکانی چۆنە بۆ کارکردن ئەو بەرهەمانەیە خۆ بڵێن ئەو بابەتە ئەدەبیانی کە زیاتر بڵاوکرێن و لە نێو گەلاوێژی نوێ چین گۆڤاری گەلاوێژی نوێ بە دەستخۆشیمان بۆ هەردوو هاوڕێ و ئازیزمان مامۆستا سیامەت هادی سەرنووسەر و کاک مەریوە هەڵەبجەیی بەڕێوەبەری نووسین بەڕاستی شانیاندا بەرێ و دووبارە دەستیان پێکردەوە ئەوانە
ئێمە ئەمە لە فیستیڤالیش ژمارەیش تر بڵاوەکەینەوە و لە هەمان کاتدا نزیکەی دەکتێبێکمان دەبێت بەرهەمی باش ئێستا لە بەردەستانە لە گۆڤارەکە لە فیستیڤالە عادەدشکە بڵاوەکەینەوە و لە هەمان کاتدا دا کتێب بە نووسەران کە خۆمان تحدیدیەکەین چاپیەکەین بە هەوڵی دەنگ گەنجەکانیش بنەوانی فرسەتیان نییە ئەوانە لەوانەیە زۆر باشتریش جیاوازتری گەلاوێژیش بێت وە لە هەمان کاتیشدا هەموو بەرهەمەکانیان بۆ چاپەکەین بەرهەمی شعر و چیرۆک و لێکۆڵینەوەی بەشداری ناو فێستیڤال بە کتابێکی سەربخۆ کە دەبێت بکاتە ساڵنامەی فێستیڤال ئەمە شتێکدا دابەش دەکرێت ئەم ژمارەیە تازە دەرچووە بە دیاری بۆ کوساتم هێناوە ژمارەی زۆر باشە بە تایبەتی مەلەفێکی تایە لەسەر نووسری ئازیز و خۆشەویست مامۆستا مەریوان وریاقانە کە شایستەی خوێندنەوەی ژمارێ دەستخۆش. بگومان لە ئێستا پلانەکان زۆر باشە ڕوات و ئەگەر هەڵە نەبم لە مانگی سێ خود مانگی پێنج مانگی پێنجوانە فستیڤالەکە بەڕێواچێت لێستا دەرفەتێکیشی باشە بۆ ئەوەی کە بەشێک لەو نووسەرە گەنجانەی کە تاوەکو ئێستا بێگومان بەرهەمەکانتان نەناردوو ئەتوان بەرهەمەکانیان بنێرن و لایەن لیژنەیەکی باشەوە بێ. هەمیشە لە ماوەی ئەم 25 ساڵەیە فستیڤالی گەلاوێژ ئامانجی تایبەتی خۆی هەبووە. ئەم ساڵ ئامانجی سەرەکی فستیڤالەکە چیە بێت کاک تەڵات؟ خۆی بەردەوام ئامانجی فێستیڤالی گەلاوێژ ئامانجی ڕووناکبیری بووە، ئامانجیش سەقافی بووە. یعنی من ئەو کاتە لە بنکەی گەلاوێژ نەبووم، بەڵام بیرمە لە گەرمەی شەڕی ناوخۆ کە یەکەم فێستیڤال کرا لە گەرمەی شەڕی ناوخۆ پەیامی فێستیڤال پەیامی دۆستایەتی و ئاشتەوایی و بەیەکەوە بوون بوو. بە هیچ شێوەیەک تەرەفگیری سیاسی نەکردووە لە فێستیڤالانە و هەموو ئەوانەی بەشداریشان کردووە بە لێکۆڵینەوەکان بە شعرەکان بە چیرۆکان شایدی ئەومان بۆ دن کە سانسۆر لەسەر هیچ بابەتێک نەبووە، سانسۆر لەسەر هیچ ئایدایەک و دنیابینیەک نەبووە. پەیامی ئەم ساڵی فێستیڤال پەیامە هەمیشەکەیەتی کە پێویستە گرنگی بە ناوکە کولتوری و فەرهەنگیەکەی کوردی بدرێ بە تایبەتی لە شاری سلێمانی، چونکە مەسلەی پایتەختی ڕووناکبیری نابێت تەنها دروشم بێت، دەبێت کردار و ڕەفتار و ئەم بزوتنەوە جوانەی ئەدەبیات و فەرهەنگیش بێت. کاک تەڵات ئەگەر شتێکتمان فەرموون. من سوپاسی بەڕێزت دەکەم لە ڕێگەی بەرنامەکەی جەنابتەوە هەمان بانگەوازی جەنابەت دووبارە دەکەمەوە کە هەر گەنجێک لە هەر شوێنێکی ئەم دنیاە دەیەوێت بەشداری بکە لە فێستیڤالی ئەم جارەی گەلاوێژ تا پێنجی سێ و دەی سێ دەرفەتی ئەوەی ماوە لەسەر چاومانە لە ئێستاوە. بە هیوای کاری باش و کاری جوانتر و بەردەوامی سوپاس بۆ بەڕێز تەڵات تاهێر جەگری سەرۆکی بنکەی ڕووناکبیری گەلاوێژ و یەکێک لە کەڵە نووسەرە هەرە دیارەکانی نێو ئەدەبیاتی کوردی دووبارە بەخێر بێ کاک تەڵات. سوپاس بۆ تۆ.